هەڵبەتە ئێمە کەمپینەکەمان ڕاگەاندۆ لە شاری سلێمانی بۆ ماوەی 3 ڕۆژ هەموو کەناڵەکانی ڕاگەاندن هاتوون بەدەنگ داواکاریەکەمانەوە و بڵاوکردنەوەی پروشەرەکەمان مەبەستمان و ئامانجمان لەم کەمپینە ئەوەیە کە زۆرترین خەڵک بتوانێت هاوکاریمان بکات لە کۆکردنەوەی پیتاک بە خۆراک بە دابینکردنی دەرمان و پێداویستی بۆ ئەو ئاژەڵە بێ پەناگە و ئاژەڵانی سەرجادە کە زامدار بوون بەهۆی بەرکەوتنی سارە بیاخود لێدانی مرۆڤ و بیاخود بە هەر کارەساتێکی دیکەەوە بێ کە تووشی ئازاری جەستەیی بوونەتەوە و هەروەها دابینکردنی خۆراکە بەتایبەت لە مۆرزای وەرزێکی سەرمایە ئاژەڵ ناتوانێت یاخود باڵندەکان ناتوانن وەکو پێویست خۆراکی دروست و پێویست بۆ خۆیان دەستەبەر بکەن. خاتوسریف ئەمڕۆ سێم ڕۆژی کەمپینەکەی و کۆتاڕۆژی کەمپینەکەی لە شاری سلێمانی چۆن بەڕێوە چێت؟ ئایا تا ئێستا لە چاوەڕوانی ئێوەیە بوو کە بەو شێوازە گەرم و گوڕە پێشوازی لێکرا؟ من ناڵم لە چاوەڕوانی ئێمەیانە بەوە بەڵام ئۆتۆمۆحی ئێمە هەمانە لەمە زۆر زیاترە بە خۆشحاڵیەوە لەم ماوەی ئەم 3 ڕۆژەیە 1600 خۆبەخش ئاژەڵ دۆست پەیوەندیان پێوە کردوین کە زۆربیان ئامادەیان دەربڕیوە کە لە کاتی کردنەوەی شەڵتەرێکە بتوانن کار بکەن لەگەڵمانە بۆ چارەسەرکردن بۆ دابینکردنی خۆراک هەروەها گرتنە ئەستۆ یاخود گرتنی و ئاژەڵانە لە ئەستۆی خۆیان بتوانن بە خێویان بکەن وەکو پێویست بەڵام ئێشتا لە تمۆحی ئێمەیانی ئێمە چاوەڕوانی زۆر زیاتر ئەکەن بۆیە لێرەوە داوا ئەەکەم لە سەرمایەدارەکان بازرگانەکان و ئەو کەسانەی کە توانای مادیان زۆر باشە لە دەسەڵاتدارانی حکومی و حیزبی کە بتوانن هاوکارێکی سەرەکی بن بۆ دابینکردنی شەڵتەر و بە خۆشحاڵیەوە ئەڵێم کە لە یەکەم ڕۆژی کەمپینەکەمانە کۆمپانیای ئاسیا ساڵ بە سوپاسەوە مژدەی ئەوەی پێیان کە ئەتوانێت شەڵتەرێکی دروستمان بۆ بکاتەوە کە بتوانێت 300 ئاژەڵ تایە ئێمە بەخێو بکەین و پەناگەی 300 ئاژەڵ بێت بۆ ئێمە. خاتوتریفە ئەوەی کە من ئەیبینم هونەرمەندان بەرپرسان پزیشکانی ڤێتەنەری ئاژەڵدۆستان هەمووان بەشدارن لەم کەمپینە تا چەند جێگەی دڵخۆشیە بۆ ئێوە کە هەموو چین و توێژە جیاوازەکان ئەیانەوێت ئاژەڵدۆست بن ئەیانەوێت گیانی و ئاژەڵە بێلانانە بپارێزن. بەتاکیدەوە شتێکی زۆر باشە کە لە ساڵانی کۆتای ئێستاە ژینگە دۆز زۆر بۆ ئاژەڵ دۆز زۆر بووە ئەمە جگای خۆشحاڵی ئێمەیە ئەمڕۆک ئەبینن ئەم هاوڕیانی کە لێرن کۆمەڵی هونەرە جوانەکانی سلێمانیە توانیویان ئەمڕۆ بەشدار بن لە کۆتا ڕۆژی کەمپینەکەمانە لێرە هاتون ئامادەیان دەربڕێ بۆ ئەوەی کە بتوانن بە خەڵک بڵێن یاخود هۆشداری بدەنە خەڵک کە ئاژەڵیش وەکو هەموو مرۆڤێک پێویستی بە پەناگەی پێویستی بە خواردنە پێویستی بە ئارامی پێویستی بە گەرمیە پێویستی بە هەموو لایەنە باشەکانە کە مرۆڤ ئاواتەخوازە بۆ خۆی. ئەمڕۆ کۆتاڕۆژی کەمپینەکەی ئێوە کار و چالاکیەکانتان ئەمڕۆ چی ئەبێت بە دڵنیایی و ئەمڕۆ کار و چالاکیەکانتان چڕ ئەکەنەوە بە بڵاوکردنەوەی پروشەرە یاخود بە هەر چالاکیەکی ترە ئێوە چی ئەکەن ئەمڕۆ؟ بەڵا هەروەکو دوو ڕۆژی ڕابردوو ئێمە ئەم پروشەرانەمان هەیە کە بەسەر خەڵکیە و هاوڵاتیە دابەشی ئەەکەین کە لە ڕووی ئاینی لە ڕووی زانستی و لە هەموو ڕۆیەکەوە توانیویانە بە خەڵک بڵێن کە گیانداریش یاخود ئاژەڵی بێپەناگەش مافی ژیانیان هەیە. جگە لەوەش ئێمە چاوەڕێ ئەوەکەین کە ئەمڕۆ زۆرترین پیتاک ڕوومان تێ بکات و زۆرترین پیتاک کۆ بکرێتەوە بۆ دابینکردنی خواردن و بە تایبەت ئەو دەرمان و کەرەسە پزیشکیانی کە پێویستە بۆ ئەو ئاژەڵانە. کۆتا پرسیارم باوە بێت سبینێ لە شاری هەولێر دەستپێکە ئایا کاتژمێرەکانی ئەو چۆنە و کەمپینەکە لەکوێ بەڕێواچێت؟ بەڵێ کەمپینەکە هەروەکەوەی کە لێرە بوو لە دوو شوێنی جیاوازیشە لە شاری هەولێر بەڕێوە ئەچێ کە لە دوو شوێنی ئاوا قەرەباڵقایە و کە شوێنی هەموو خەڵکە کە پیادەڕەو بکات و هەمان شێوەی ئێرە لە کاتژمێر دەی بەیانی دەست پێەکە بۆ کاتژمێر 4 عەسر بەردەوام ئەبێ ئەویش بۆ ماوەی 3 ڕۆژە. هیوادارم داواکارم لە هاوڵاتیانی شاری هەولێری خۆشەویست لە بەرپرسانی شاری هەولێر حزبی و حکومی کە بتوانن بەشداری لەو کەمپینەیە بکەن و پێشوازی لەو کەمپینەیە بکەن کە زۆرترین خواردن و پیتاکۆ بکرێتەوە هەمان شێوە بۆ ئەو ئاژەڵانە و هیواخوازم هەمان شێوە بازرگانەکانی شاری هەولێر ئامادەباشیان تیابێ بۆ کردنەوەی شێڵتەرێک و پەناگەیەک بۆ ئەو ئاژەڵانە.